قەت بۆ بچنە شوێنێکە جلی بکڕن لەو شوێنە ئەنگۆ حەولی خۆتان دەدەن کە جلێکە تایبەت بە جستەی خۆتانە بیدۆزنەوە لەبەری کەن و پارەی پێ بدەن. ئایا دروستە ئەنگۆ بێنن جلێکی بکڕن باوەی کە دەزانن هیچ شوی لە قەوارین بۆ نایەتەوە، قۆڵی زۆر درێژترە، بەژنی زۆر پانترە بۆ مرۆڤێکی زۆر قەڵەو یا زۆر کەزە بە بڵێ دێ بەڵا دەیکڕم و دەیبەمەوە ماڵێ بە دڵی خۆم دێنم چاکی دەکەم. دەبێ ئەوەتان لەبیر بێکە باشترین ڕێگا ئەوەیەکە ئەنگۆ جلێکی بکڕن کە تایبەت بە دەستەی خۆتان بێ و حتا ئەگەر تەغیرێکی یعنی یەک گۆڕینێکی کەمیشی دەبێت گۆڕینەکە زۆر چکۆلە بێ، یعنی زۆر بە ئاسایی بتوان دەستی تێوەردەن. ولی ئەگەر واقعەن ئەو جلە ڕادەیەکدا بێت کە تۆ دەبێت هەمووی هەڵبەشێنیوە لەسەر ڕابیدرویەوە ئەو کۆنەکاریە بۆچی دەکەی؟ ئەو بێنەی کە بۆنگۆم هێناوە دقیقەنەک زواج وایە وەختێک دەتوانن کە ساعتێک بدۆزنەوە کە لە فەرهەنگ و لە خانەوادە و لە ڕەسەن و هەموو شتێکی وەک خۆتانە بە زۆر ڕاحەت دەتوانی بیبێ و چیژی لێوەرگری و تامی لێوەرگری و ژیانێکی خۆشی دەگەڵ بکەی. بۆچی سەرشێ بۆ خۆت ساز دەکەی کە مرۆڤێک بدۆزیوە کە دەڵم دەیبەم 0 تا 100ەکەی دەیگۆڕم و بە دڵخۆمی لێ دەکەم.